السلام عليكم. بخير بين إليكان سرچاو أما سێومین بەرنامەی قسەواتکردنە لەسەر شەعر لەگەڵ کاکچاوە. بەرنامەکەی ڕۆژمان شەعرێک کە خۆی انتخابی کردە بەناو مەشغەڵی هیوا بۆ ڕۆژگاری نوێ کە ساڵ 2023 دیارە. ئەو وەختە من قسەی فرە ناکەم. کاکچاوە گیان بەخێری سەرچاو وازم. سپاس دەکەم خەستە نەوی مانۆ نەبی کاکە ڕەداگەن. من حاضرم فەرموو. ئەم شێرە توێژەکە یعنی من خۆم گفتوگویەکەکەم لە تەک موجودێکە یا واقعیەتێکە بەناو هیوا یا ئومێد و تەسویرەکە من هەسمەوەسە کە ئینسان هەمیشە نسبەت بە ئایندە دیدێکی هەست. ئەگەر ئەو دیدە موسبەت بێ خۆب ناوی ئومێدە، ئەگەر مەنفی بێ ناوی ناومێدیە. وەلێ من هەمیشە وەختێک ئومێد لە تەک ئومێدا ڕوبەڕوە بم خۆشحاڵە بم. وەختێک ئومێد گومە بێ خۆ بە دەرەجەیەک ئیتر خۆشحاڵیم نامێنێ. وەلێ هەر تێئەکۆشم یا هەوڵە دەم کە لە تەک ئومێدا یا لە تەک هیوا رابطە بەرقەرار بکەم، چونکە کولەن لە فارسیاژن ئینسان بە ئومێد زیندە است، وەلێ ئەمە بۆ فارسی و کوردی و عەرەبی و ئینگلیسی فەرقی نییە. واقعان ئینسان بە ئومێدەوە زیندگە، یعنی بە ئومێد ئەتوانێت بەرگە بگرێ، ئەتوانێت بڕ بکە، ئەتوانێت سروایڤ بکە، ئەتوانێت بچێتە بەرەوە. و تەسەورەکەم ئەگەر ئومێد نەبوایە بەشەر لە بەشەری مەسەڵەن چەند ملیۆن ساڵ بەلێسەوە تا ئێستا ئیمکانی نەبوو ئەوە بێتە بەرەوە. تەماشاکە ئەو کەس گەلەوە نەوئاوەریەکیان کردە حتمما ئومێدواریەکیان بوو، جا لە زمینەی فکریە لە زمینەی مەسەڵەن لە هونەری نەقاشیە مەسەڵەن داڤینچی تا وەختێک ئەو تابلۆیە دروست کردە فرە کاری کردە، فرە ئومێدی بووە بۆ کە تابلۆیەک دروست بکە کە بەدڵ خۆی بێ و شەرحیدا تێکۆشاوە بووی تا بەلاخە ئەو تەسویریە بەدەست هاوڵگە حتا لە باری بیۆلۆژی و ئەناتۆمی کردە تا توانیگە ئەو حاڵەتە بەوجود بێنە کە چۆن لەبخەندێک نەقاشی بکە کە ئەو لەبخەندە واقعی بێ، نەک تەسەنوعی، نەک مەسەڵەن بیلکێنێ بە لچیەوە. لەبخەند ئەگەر بلکێنی بە لچ کەسێکۆ بن لە نەقاشیە خۆ دیارە مالوم. وەلێ داڤینچی ئەو کارێ کردووە، مدەتها تەلاشی کردووە تا حاڵەتێک بەوجود بێرە کە ئەو لەبخەندە واقعی بێ، ئەو بزە بێستا. ئەو مەنجمەوەسە منیش حاڵەتێکی وام هەست، هەمیشە حەزم کردو ئومێد لە بەردەستما بێ یا لە بەرچاوما بێ، لە بەردەمما بێ و بەوە زیندگم. ئەگەر وەختێک نەبێ خۆ بە دەرەجەیەک خەمگینە بم، ئەفسوردە بم، وەلێ هەر تەلاشەکەم دەستم پێ بگێ. ئەم شێرە تەجەسومێکە لەو وەزعیەتە ڕۆحیە لەواقع و بەوە دەست پێەکە بە لەهجەی سنەیانە دەست پێکاژێ وەختارێ دەرکەوتی. وەختارێ معموڵەن لە باقی زاراوە کوردەکانە بەکار نابرێت کەلمەی وەختارێ، وەلێ من فرە حەزم کردەوە ئەم کەلمە لە فرێک لە ئاسار ئەدەبی خۆما ئەم کەلمە بەکاراوە. بەڵاسە ئێستا دەست پێەکەم بە خوێندنەوەی شێعرەکە تا ئاخری. ئەگەر مەوردێکی یا چەند مەوردی تۆ بەنەزەر گەیشت کە لازمە تۆزیحی بدەم، من حاضرم هەم لە خزمەتە.
مەشخەڵی هیوا بۆ ڕزگاری نوێ وتوێژێک لەگەڵ هیوا وەختارێ دەرکەوتی دڵکەوتە گەرمەتاو بە خورپەی بێوەستان دڵ هەژا وەک ئەسپی بێلەغاو وەک تینووی چاو لە ئاو جارانیش جارجارێ بە هەڵکەوت ئەهاتی سەرێکت ئەکێشا دزەیەک بزەیەک لە چاوتا هیوایەک ئەدرەوشا لە دڵتا خەمێکیش ئەجۆشا تەرکیبێک لە چاوتا هیوایەک ئەدرەوشا لە دڵتا خەمێکیش ئەجۆشا بەڵام هەرا ئەهاتی دەسرەیەک دڵخۆشیت دا ئەناو ون ئەبووی ڕۆشتی و دەستێکت ڕائەکێش چاوێکت داگرت یانی ها خەم مەخۆ دێمەوە ماوەیەک دیار نەمای دەمێک بوو لە مێژ بوو ئەمرێکی درێژ بوو دیار نەبووی کە هاتی دەستێک کە دوێنەکەی ژینا بوو ئەو دەستت چلۆسکی ئاگر بوو گرێکت بەردایە دڵی من دەست بەجێ گەرمایی گەیشتە گشت گیانم بە خورپەی بێوەستان دڵکەوتە ڕاشەکان ڕێژنەیەک لە هەستی سەربەستی پۆمپاژ کرد دەست بەجێ گەرمایی گەیشتە گشت گیانم بە خورپەی بێوەستان دڵکەوتە ڕاشەکان ڕێژنەیەک لە هەستی سەربەستی پۆمپاژ کرد بۆ مشکی تامەزرۆی داگرسان بێ تیشکی عشقێکی گرگرتوو بێ سنوور وەک دەریا ئەو پەڕی نەدیار و ئەو نەدیو بێ پۆمپاژی هەستی دڵ بە میلیارد گڵۆپی لە مێشکا داگرساند بەشێکی دڵ لە دوا دوو بەشی خاترجەم کۆمەڵی خاترجەم مەلانی تیژباڵ بوون چاوانی تیژپەر بوون وەک چاوگەی بینایی بۆ پێشیان ئەڕوانی کە هاتی مانگەشە و شەوگاری شەق کرد و ڕەشماڵی تاریکی دادڕی تۆ هاتی پۆل دوا پۆل باڵندەی ئازادی هەڵفڕین تۆ هاتی ڕووناکی پژایە ڕۆژان و شەوانم خەو ناو خەون شەوگارم بردە سەر چاویلکەی بەیانم کردە سەر بۆ ئەوەی بتوانم بەم لاولای جەهانا بڕوانم کە هاتی دڵکەوتە گەرمەتاو هەرتک پێم گورج و گۆڵ کەوتنە پێبڕکێ تا بەجێ نەمێنن لە ڕەوتی توند ئاژۆی مێشک و دڵ بە هیوای دواڕۆژی کۆتایی کەچبەختی ڕۆژگارێکی نوێ بێ پڕ بێ لە هەستی سەربەستی و دەربەستبوون لێوان لێو لە شادی پایدار هاومیزان بۆ هەمووان ئەمە ئاخرەکەی بوو دەستدەمتان خۆش بێت خۆش بێتش قەشەنگ و وەزانم فرەتر ئەتانێتین بێت کە ئەمە ساڵ هەست مەسەڵەن نوعێک نائومیدی هەست لەم لاولەولا میان ئەیبینێ ئەیشنەوێت فرە بەجێگەر فرە شارەکە فرە بێسلاح فرە قەشەنگە دەستان خۆش بێت چەند شتێکی هەست کە تازەگی هەست لەم شێرە مەسەڵەن پێبڕکێ ئێژێ هەر تک پێم گورج و گۆڵ کەوتونە پێبڕکێ یعنی وەختێک دڵم گەرمەتاو ئەو نە شەوقی دڵم سرعەتی بوو هەر تک پێم کەوتنە پێبڕکێنی پاکان پێم کەوتنە مۆسابەقا کامیان تون بچن بە ڕێگا بۆ بگەیەن تا بەجێ نەمێنن لە ڕەوتی تند ئاژۆی مێشک و دڵ مێشک بەستڵاح لە دانشی شناختا مێشک نمایەندەی عەقڵە دڵ نمایەندەی خۆشەویستیە ئومێدە لەواخا یعنی هەر تکەمانە بەیەکۆ تەرکیب ببن بەشەر هیچ وەخت فقط عەقڵی کار ناکا هیچ وەختیش فقط ئیحساسی کار ناکا ولا هەمیشە ئیحساس ها لەبەرەوە حتا ئەگەر یەک لەحزەش بوو بێ یەک هەزارمی لەحزەش بوو بێ
إحساس هذا برا ولا خصلتي إنسان مخصوصا إنسان إمروز أوسا بمحزو إحساسي بياكل عقل تيتا كوميكي بدان أو إحساسا كان لتقوى خياتها تيتو ولا ممكن إحساسك به كالتقوى خياتها جورنا به بالآخر دواي مدتي كم أو إحساس نامنه ولا مشك ودل يا دل ومشك نما عندي أمدو خاصية لتشخيص إنسانا يا لدانش إنسانا اتلا فلسفة عن بحثات مثلا كانت كلن رسالة كير لنقد عقله ولا أو تأخناي باشتكا يا مثلا بحال أنواع فلسولة باروق ساكلو ولا بنظرقا امرو إتر دانش بشر كيشتو بجيك كأذاني إحساس وعقل دو جنبي تشخيصا يعني الشناخت همیشه دو جنبه هست یعنی مثلا تو اگر گرفت به بچیت ناو خیابانه بچیت او برو لولا و ماشین بید ماتل نبید تا عقلت اندازه گیری بکه او ماشین چه وقت یگه به تو فورا نکشیت دواو اما احساسه ولا احساس او نلتك عقله لبشرة او نحقاتيه كتشخيص داني آسانية كما احساس بو توي كيشا دواو كماشين ندارد يا عقل بو يا دانش عقلي بو ولا بحال اللي رأيه كهاتي يعني كأميدها كهاتي دل كوتا قرمتاو هرتك بيم قرجو قول كوتونا بيبركي تابجينا نمينن لروتي تند آجوي ميشكو دل دواني كي آواي هاتيا كممكن احتياج بتوضح بيولي من حزم كوابي خينمو دوائي كسانك جيبو أقرن نظام متنكي تكستكي أتوان إن دابني يعني ولا بارحال تكستكي شيء أقل ببيم أقل كسانك أم يعني خوندو بعلاقه ولا مثلا بشيكي مثلا بوان مفهوم نبو أتوان سؤال بكن دعاي جوابدن جيجي كتير شيء هس يجي قصي واكا كدل أخذ دل كاري تشست دل كاري وسخ خن بمباجا كابو ناس إجا كهاتي دستك دوينكي جينابو أما سال 2023 هشتا أو ويني جينا نكلا كردواري لا إيران لتواي دنيا ويني جينا نشاني أميد بآيان دبو أميد بآيان ديكي روشن دستك دوينكي جينابو أو دستت شروسكي آقربو قرأكت بردايا دلي من دست بجي قرمائي قشت جيانم يعني او أميده حرارتي كداب بخورپی بيوستان دل كوتر راشكان دل كوتر تپتب رجنيك لهستي سربستي پومپاجي کرد پومپاج رجنيك لهستي سربستي پومپاج کرد بو مشكي تامد روی داگرسان مغزه که خوی آرزومند بو گرم بید دل پومپاجي کرد بوي أميدي پومپاج کرد كلمة پومپاج خوب كردي نية ولا أو نكلمة كي آشنايا كاحتياج نية إنسان توضيح بها عشقي كي قرقرتو بسنور وقت دريا أو بري نديار ونديو مدر متى پومپاجي هستي دل بمليارد قلوبي لمشكا داگرسان من خودداری ناکم لو کلماتی جهانی بکار ببم ممکن یک بجه پومپاژ یعنی چی میلیارد یعنی چی گلوب یعنی ولی گلوب لکردیش بکار ببن گلوب به معنای لام ولی من واقعا گرکم بو او شتبیجم که واقعیتی زندگی هست که وقتی امیدک پیابه یا عشقک پیابه دل او نخن پومپاژ که بو مغز که لمغزم میلیاردک لامپ روشنه به میلیاردک وقتی که میلیاردک
مبالغة نییە، یعنی مەغز واقعا ملیاردێک جاران وایە نەزانێت سلول هەست لە مەغزا، ئیسا زانن کە نەرڤ هەیە، عەسەب هەیە لە مەغزا، وەلێ ملیاردها عەسەب هەست، بۆیە توانی ئەم کارە بکە. ئەو وەختێژێ بە ملیارد گڵۆپی لە مێشکا داگرسان، ئەم لامپانە کە لە مەغزا داگرسان ملیاردێک دوو بەش بوون، بەشێکی دڵ لە دوا، دوو بەشی خاترجەم، یعنی 1/3 ئەم لامپگەلەکە لە مەغزا داگرسان نیگەران بوون، دڵ لە دوا بوون، وەلە دوو بەشی خاترجەم بوون. یعنی ئەم شاعرە هاتکە بە نەفعی خاترجەمەکان تەقسیمی کردووە، 1/3 و 2/3، ئەڵە 2/3 ئەمانە خاترجەم بوون، دڵنیا بوون، وەلێ بەشێکی بلەخە نەگەران بوونیتر. واقعیەتیش لە جامعەیەشە هەرواسە، وەختێک شۆڕشێک دەست پێەکە، جنبشێک دەست پێەکە، حرەکەتێک دەست پێەکە، مەسەڵەن وەکو ژینان لە یەک ڕۆژا وەختێک دەستی پێکرد، دوانی وەڕۆکە ئیتر پەخشۆ بوو لە جامعە، حتا فرە تولی نەکێشا کە لە دنیا ئینعکاسی پێیا کرد. بۆ بۆنەوە وەلی باوجودەوە هەر ئەو وەختە تۆ ئیحساس دەکرد، مەخسوسەن کەسانێک کە تەجربەی چەند ساڵیان بووە، شکستیان بەسەرا هاتووە، ئیحساس دەکرد هێشتا بەشێک لە جامعە دڵ لە دوایە، نیگەرانە، وەلە دوو بەشی کە نەسلی جوان بوون خاترجەم بوون، ئەوان هاتنە مەیان، نانهێشتە کە سوئین بێ، بەسا شل بێتەوە، خستیانە ڕێگە. مەدومەتە ئەم شێرە بەنوەیەک تەسویرێک لەوەدا کە جنبشێک کە مەخسوسەن نەسلی جوان پەرچەمی بەدەستۆ بێ، ژن پەرچەمی بەدەستۆ بێ، ئومێدێک دروستەکە لە جامعە کە ئەکسەریەتی جامعە ئومێدوارە بێ بە ئایندە، دەنەچە حازرە بێ فداکاری بۆ بکە. ئینسان هیچ وەخت هەمیشە حاضر بە فداکاری نییە، فقط لە مواردێکە حاضر بە فداکاری خەتەرکردن و ریسکردن کە فرە ئومێدوار بێ بە ئایندە، فرە خاترجەم بێ. بەهەرحاڵ ئەم شێرە مربوطە بەم حاڵەتە کێژێ ئەم تەپشی، ئەم حرەکەتی دڵە پۆمپاژی خوێنی پۆمپاژ کرد بۆ مەغز، ملیاردها گڵۆب داگرسان، و لەناو ئەم ملیاردها 1/3 دڵ لە دوا بوون، 2/3 خاترجەم بوون. بەهەرحاڵ ئومێدوارم ئەو خاترجەمانە زیان کردووە، کەمیان نەکردوێ. من وەڵامە بەڕاستی قەشەنگ منعکسی کردە وەضعیەتێک کە لەو وەختە جنبش ژینا بە وجودی هاون، بەڕاستی قەشەنگ دەستی چاوتان خۆش بێت. ئێمە متاسفانە وەختمان خەریکە تواو ئەوێت. من لەمە دواستا یەکەم ئەو شێرگەلە کە کەمێک تازەترە، یا شێری تازە مەگەر بوو عەرزەی بکەم بۆ بینەران و گوێگرانی بەرنامەکەی تۆ. زۆر سپاس دەکەم، تۆش خەسەنەوی. دەستی چاوتان بازم خۆش بێت، فرە مەمنونم لە خۆت و لە بانگەواز. لایەوە خۆش بێ. لایەوە خۆش بەحەڵ.